سڵاو لە ئالیدات السلام عليكم. کاک سەرکەوت ئەزێت نەبێ ڤیدیۆیەکی تۆم بینی پێرێ بوو یا بەسر پێرێ بوو شتێکی زۆر ناخلاقی بوو بەڕاستی ئەمە بەیانی دوور لە هەموو بەرنامە و دینێک داوای ئەوە تەکردکەوە دایکانتان بۆ ئەوەی جەوی دایکانتان بگۆڕن بڕۆنیان بەنە دەرەوە ڕەش بدۆزنەوە بە زینا بکەن با سێکس بکەن بەسم دایکی ئێوەیە جارسیغا نەنا حەدت نییە ئانی تۆ دایکی زۆر درێوە تۆ ئەوت بۆ خۆت کردووە دایکی تۆ ئەوت بۆ خۆت کردووە بۆی وەرزش بکە بابە ژیان ئێستا ڤیدۆکەم لایە ڤیدۆکەم لە لەدەم وایە تۆ ینی تۆ ئەوت کردووە بۆ دایکی خۆت تەمە ڕێزم بۆ دایکت ئەوە قسەی خۆت دایکی من پێویستی پێی نییە بابە ژیان تۆ ئەڵێ دایکیەوە ڕەش بدۆزنەوە بۆ دایکتان ئەمە هەر نەک گەوادی ئەمە ئاخر بۆچی زانی بۆچی کە دایکتان ناجوڵێت دایکتان ئیسلامیە این کراوە حجاب کراوە لە موبەقاژ تێگەیلەوە لەسەر ئەوەیە تۆڵی ڕەش سوگو سەلیمە وەرە بابە گوێ لاگری عەرەبە ڕەشە ئیتر ئەوانە نەینەکان ئەوانەی کە سنتەری وەرزشیان کردەوە لە سلێمانی هەولێر ئەمە ئاگای لێ نییە چە خوشکەکە و دایک و خوشکی و پووری ئەمیان سەرکاو بۆ سەرکاو بۆ ڕاکەی یعنی بۆ لەو پرسیارە دوو ئەکاونتی هەیە ئەیدەوە بە دوو ئەکاونت هاتوۆتە ناوە دوو ئەکاونت سەرنجمەیە ئەوروپا ئەو خراپە نییە دوایش دوای پرسیارە مەکرم با بە ئەوروپا خراپە نییە سەرکاو بۆچی ترسای من و داگرت یانی ئێمە پرسیارێکی ئەخلاقیم لێ کردی بۆ ئەترسی کورە تۆ گەوادی بەسەر دایکتەواکەی گەواد بەرەکەر کوڕی زینا زۆر پیسە ئەوە هینی شەڕ خۆش بعد ذلك زەنیم ئەوە زۆر کاک سەرکاو عتل بعد ذلك زەنیم عتلین یا عتلین چۆن بێڵێم دوو جار سێکس بکە دوو جار خیانەت لە مێردەکە و بکە بزان پیرەبی دایکم بر بۆ غەزەخانە نەزان باوکی نابا بەس دایکیە با ئیتر دایکەکە لە 40 ساڵیەوە هەموو شتێکێتی دایکی کورد لە 40 ساڵیەوە پیرە کەنەفتە کەوتەیە کەمەندا ئەمە هینە نازانم چییە هەموو ژیانیشی لە موبەقا بووە ئەوێ بەزەیمان پیاێ بڕۆ وەرزش بە کوڕە بڕۆ دوو جار سێکس بکە دوو جار خیانەت لە مێردەکە و بکە بزان پیرەبی دوو جار بڕۆ سێکس بکە ئەوە چییە و مێردە و هەر سێکسیشن نەکردووە دە مناڵێ هەیە هەر نازانی سێکس چییە گۆرە تۆ بڕۆ نازانم بڕۆ ڕەشێک بدۆزەرەوە با تێبگەی سێکس چییە ژنی کورد هەتا لەگەڵ پیاوێکی ڕەشە لەگەڵ دە پیاوی ڕەشە بەیەکەوە بە یەک جار سێکس نەکات نابێتە بەشەر ببڕۆ هەموو ڕۆماتیزم و شتەوە ئەگەر دوو گانێ باە بە پیاوێکی عەرەب ئەم هەموو تووشی شەقیقە و ڕۆماتیزم و شتەکە هینی نازانم چی ئەوەندەی هێنا و ئەی بردی پیاوە ڕەشەکە تۆزێ زەعیڤە بووی جوانە بووی ئێمە شانازیمانە کرد دایکێکمانەیە جوانە لەشی جوانە عقدەی سێکسی نییە دایکمان ڕۆماتیزمی نییە هینی نییە گۆرە کاکە ڕەشێک ژیانمان ڕزگارەکە ئەم ڕەش پێستانە هاوڕێیان پیاوی ڕەشپێست ببەنە کوردستانە با دایکمان هەمویان دایک بە سواری دایکمان بن بۆی تۆزێ ببنە بەشەر دایکمان بەس بەوە ئەبنە بەشەر هەچی عەرەبە بێنی سواری دایکمانیکی شارەسەری تر نییە تۆزێ وەرزشیان پێ بکەن تۆزێ بیان جوڵێنن لە کاتی سێکسا گۆرە ئەمرێت خۆ سێکسی چی بکە ئەمرێت گۆرە هی ئەوەش نین باشە ئەمە یەمەوە